هەروەها میوانێکی دیکەشمان لەگەڵ دەبێت لە سلێمانیەوە لەگەڵی قسە دەکەین تایبەت بە پرسی دەستکاریکردنی مادەکانی 13 و 14 لە پرۆژە یاسای بودجێ عێراق بۆ 3 ساڵی داهاتوو بە تایبەتی پشتگیریمی کوردستان. بەڕێز ئاسۆ عەبدولەتیف نووسەر و شۆڤەکاری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز ئاسۆ ئەم کاتت باش سپاس کە میوانی کوردستان 24. بەڕێز ئاسۆ ینی وەکە دەبینن و لە دەستپێکا پێکینانە حکوومەتە محەممەد ئەلشیال سوودانی نیەت پاقژیەکە باش هەبوو ژ ئالی هەردوو ئالیان تایبەت حکوومەت ئارێمان کوردستانی سەرۆکی حکوومەت دوجار سەردانا بەغدایەکی دەرئەنجام ڕێکەفتنەکە کونگریتی دنابەرە هەردوو ئالیاندا دروست بوو. بۆچی هەمیشە لە عێراقی یعنی بە درێژەیە 100 ساڵین ڕابووری بۆچی هەمیشە لە عێراقی ڕێکەفتن لەرزووکن یعنی وەکو خۆ ناهێنە جێبەجێکردن ترساوان ژ چییە؟ زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە. لە ڕاستیە وەک جەنابتان باستان کرد ماوەکانی ڕابردوو لێ تێگەشتێکی زۆر باشە بوو لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی. بەڵام خۆتان ئەزانن بەرهەمی ئەم ڕێکەوتنە بەرەنجامی کۆبوونەوەیەک بوو لە دوای 1 ساڵ لە هەڵبژاردننی دەی 2021 پەرلەمانی عێراق کە بێگومان بۆ ساڵێک ئەم تەشکیلکردنەی حکوومەتە دواکەوت. دوجار هاوپەیمانیە دروست کرا کە بە ناوی هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت. بێگومان ئەمە لە پاشەکشەی کوتلەی گەورەی سەدریەکان کە نزیک 70 بۆ 75 پەرلەمانتاریان هەبوو. ئەو هاوپەیمانێتیە کە پێک هات هاوپەیمانێتی بەڕێوەبردننی دەوڵەت بوو بە گەورەترین ئێتلافی پەرلەمانی بۆ لێ تێگەشتن لە نێوان کۆی پێکاتە و پێکێنەرە سەرەکیەکانی حکومڕانی لە عێراقا کە ئەوانیش بریتی بوون لە شیعەکان کە چوارچێوەی هەماهەنگی ڕابەرایەتیانەکردن لەگەڵ کوردەکان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و سوننەکانیش بێگومان سەروەری و عەزم و پێم وابێت بابیلۆنیشی تێدا بوو. ئەمە ئەتوانم بڵێم نەخشە ڕێگای حکوومەتی ئایندە بوو بەڵام بەداخەوە لە دوای ئەوەی کە کورسیەکانی کوتلەی سەدری پڕکرایەوە لەلایەن بەشێک لە شیعە تونڕە و ڕادیکالەکان و ئەوانەی کە سەر بە ویلایەتی فەقیهن بە تایبەتی بەرەی عەسایبی ئەهلی حەق بەڕێز خزعەلی بە تەواوی دۆخی ئەجێنداکەی محەممەد شیع سوودانیان شێواند نەیان هێشت بە ئازادانە ئەو ئەجێندایی هەیەی بەرامبەر بە کوردەکان و بەرامبەر بە سوننەکان و بەرامبەر بە تەواوی پێکاتە حکومڕانە سەرەکیەکانی حکوومەتی عێراق جێبەجێ بکات. ئەمە ئەو کێشانەیە کە بە درێژایی 100 ساڵ لە عێراقا هەیە باوەڕیان بە میتۆدی دیالۆگ و لێتێگەشتن و ئەتوانم بڵێم کۆنتراکت و گرێبەست نیە لە عێراقا. ئەم مێنتاڵیتیە ئەم عەقڵیەتی ڕەفسکردنە عەقڵیەتێکی فاشیزمە لە عێراقا بە بەردەوامی لە با بڵێن لە یەکەم دەستوری بنەڕەتی عێراق کە بە دەستوری بنەڕەتی پاشایەتی لە ساڵی 1925 هەژمارەکرێت تا دەستوری قەومیەکان و عارفەکان لە ساڵی 1958 تا ئەگا بە دەستوری بەعسیەکان و ئیشتراکیەکان لە ساڵی 1968 لە 68ەوە تا ساڵی 2003 کە بە قانونی ئیدارەی کاتی دەوڵەتەکەی بریمەر هەژمارەکرێ کە دەستورێکی کاتیان دانا لە 9 دەروازە و 62 مادە پێکات تا بە دەستوری گشتپرسیەکەی ساڵی 2005 کە ئەم دەستورە تا ئێستا حرمەت و ڕێز لەم دەستورە نەگیراوە کە پێکەوە داوای هاوپەیمانەتی یا پێکەوە ژیانی تەواوی پێکاتە و لایەنە سیاسیەکانی عێراقەکە بە کوردەکان و بە سوننەکان و بە شیعەکانەوە. ئەمە دەرخەری ئەوەیە کە لە عێراقدا بەڕاستی جۆرێک لە فاشیزمی نووسوو هەیە نایەڵێک عێراقیەکان پێکەوە بژین و پێکەوە کاروباری سیاسی وڵات بەڕێوەبەرن. باشە بەڕێز ئاسۆ پێتان وایە ئەوەی کە ئێستا ڕوو دەدات هەر دەرەنجامی ئەو ململانیانەیە کە لە نێوان لایەنە شیعەکان تا ئێستا هەر بەردەوامی بۆ بەڵام هەر کاتێک کە ڕێکەوتنی هەولێر و بەغدا دەگاتە ئاستێکی باش
دووبارە ململانیەکان سەر هەڵداداتەوە ئەنجامەکەی لە هەرێمی کوردستانەوە دەردەچێت؟ بە دڵنیاییەوە بەشێکی پەیوەندی بەو ڕێکەوتنانەوە هەیە کە لەم دوایانەدا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی دوای بڕیارەکەی دادگای فەڕەنسا و هەناردەکردنەوەی نەوت و با بڵێن ئۆرگانیزەکردنەوەی سێکتەری نەوت لەگەڵ حکوومەتی عێراقیە دوجار گەشتە ئەوەی کە بودجە و میزانیەی ساڵی 2023 تێپەڕێنرێ بەرامبەر بە کوردەکان. بێگومان ئەم خەونە ئەوان وای ئەبینن کە کوردەکان لە ڕێی بودجەوە لە ڕێی هەناردەکردنی نەوتەوە هێشتا هەرێمێکی یاسایی دەستوری بەهێز لە عێراقا بنیادەنێن. ئەوان ئەسڵەن باوەڕیان بە مشارەکات و بە هاوپەیمانەتی نییە لەگەڵ کوردەکانە. ئەوان باوەڕیان بەوەیە هەرێمی کوردستان وەک پارێزگایەک چۆن کووت و عەممارە و بەسڕە و میسان هەیە ئاوا بەو شێوەیە مامەڵ لەگەڵ هەرێمی کوردستانی شا بکەن. بۆیە ئەیانەوێ بە بەردەوامی هەرێمی کوردستان تەحجیم بکەن و ئەو قەبارە دەستوریەی کە هەرێمی کوردستان هەیەی ئەو پێگە نێودەوڵەتی و پێگە ئیقلیمیەی کە هەرێمی کوردستان هەیەی بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان بچووکی بکەنەوە. زۆر باشە کاکاسۆ. بۆیە هەرێمی کوردستان ئەبینیت ئەوان لە ڕووی سەربازیەوە لە ڕووی ئۆپەراسیۆنی سەربازیەوە زۆر هەوڵیان نا هەرێمی کوردستان بچووکەنەوە. بێگومان ئەم خەونە کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕازی نەبوو و بینیمان لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر بەرگریەکانی هێزی پێشمەرگەی کوردستان ڕیسالە و پەیامێکی بۆ حکوومەتی عێراقی نارد کە بە شەڕ و با بڵێن لۆجیکی سەربازی حکوومەتی عێراقی ناتوانێت کۆتایی بە هەرێمی کوردستان بێنێ. اینجا مادەیەکی دەستوری هەیە کە بە مادەی 126 دەستوری 2005 هەژمارەکرێ و لەم مادەیە ئەڵێ بە هیچ شێوەیەک نابێت دەستکاری دەسەڵاتە سیادی و دەسەڵاتە هەرێمی و فدراڵیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێ. بەڵام هەندێک عەرەب هەندێک فاشیزم لە عێراقا کە باوەڕیان بەو پێکەوە ژیانە نییە بەردەوام ئەیانەوێ هەرێمی کوردستان بچووکەنەوە. بۆ نمونە لە بڕگەکانی هەردوو مادەی 13 و 14 بودجەی 2023 بە تەواوی ئەو ڕقە سیستماتیزەکراوە بەرامبەر بە هەرێمی کوردستان دەرکەوت کە ئەمە بە هیچ شێوەیە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک ئەو تعدیلاتە دەستوریانە یا بە ئەو تعدیلاتەی کە لە هەمواری بودجەی 2023 هەیە قبولی ناکات چونکە ئەگەر قبولی بکە هەرێمی کوردستان دوجار وەک پارێزگایەکی ناوەڕاست و باشووری عێراق کاکاسۆ پرسیارێک ئەگەر دوور لە بابەت و سوزی و عاتیفەی ئایدۆلۆژیای سیاسی خەڵکانێک هەن لە هەرێمی کوردستان کاتێک کە کارێک دەکەن کارەکە دەرەنجام دژی دەستکەوتەکانی هەرێمی کوردستان بێ دژی قوارەی سیاسی هەرێمی کوردستان بێ دژی خوێنی هەزاران شەهیدی کوردستان بێ ئیتر دێن هەڵهەڵەی خۆشی لێ دەدەن وا خۆیان پێشان دەدەن کە هەنجینیان لە کونیدارەکەیان دۆزی بێتەوە. یعنی ئەم دیاردەیە تاکەی لە هەرێمی کوردستان بەردەوام بێت کایە وەکو کوردێک وەکو شڕوبەکارێکی سیاسی وەڵام بدەوە. یعنی ئەمە لە پایچی چ خزمەتێک بەو قوارەیە دەگەێنێتن کە هەزاران ڕۆڵەی ئەم وڵاتە خۆیان لەسەری بە شەهیدکردن داوە. یەکەم پرەنسیپ و مەبدەئێک هەیە لە دەستور کورد دەبێ زۆر پشتیوانی دەستوری عێراقی بکات. جارێ بێ ئەمە بزانین هەرێمی کوردستان بەرمەبنای دەستوری عێراقی و تەشکیلەی حکوومەتی مۆدێرنی عێراقی لە 2023 دروست نەبووە تا بە تەحجیمکردن و بە دەستور و بە هەموارکردنەوەی دەستور و بە هەڕەشەکانی حکوومەتی عێراق و دەسەڵاتی وەلاییەکان و حەشدی شەعبی و با بڵێن دادگای باڵای فیدرالی هەڵوەشێتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان بەرمەبنای کۆمەڵێک فاکت و فاکتەری نێودەوڵەتی دروست بووە لە عێراقا و بەشێکی تریشی پەیوەندی بەو شۆڕش و قوربانیدانە 100 ساڵەیەوە هەیە کە لە ئەنجامی شۆڕش و قوربانیدان و ئەنفال و خوێن و کیمیابارانەوە هاتوۆتە بوون. ئەوەی لە هەرێمی کوردستانە ئەگوزارێ بەڕاستی
بەشێکی پەیوەندی بە خۆمانەوە هەیە وەکو دەسەڵاتی هەرێمی کوردستان کە نەمانتوانی لەم 10 ساڵە لەم 20 ساڵەی ڕابردووە جۆرێک لە ئینتیما و دڵسۆزی نەتەوەیی و نیشتیمانی لە هەرێمی کوردستانە دروستکەین. ئێمە بە بەردەوامی لەگەڵ حکوومەتی عێراقیە ئەوەندەی کە هەوڵمانەیە بۆ دروستکردنی بەدەسێنانی کۆمەڵێک پۆستی سیادی و بودجە و دارایی و موچە و ئیمتیازاتی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ عێراقا بەڕاستی مادە دەستوریەکان لەسەر زمان لەسەر کەلتور لەسەر پێکەوە ژیان لەسەر گەڕانەوەی خاک لەسەر بۆ نمونە مادەی 140 مادەی 50 پێشتر هەموو ئەم مادە دەستوریانە ئێمە پشتگوێمان خست لە بەرامبەر حکوومەتی عێراقیە. حکوومەتی عێراقیش بێگومان 10 ساڵە ماچینەیەکی ئیعلامی گەورەی لە هەرێمی کوردستانە خستووەتە گەڕ بۆ بێهیواکردنی تاچی کوردی بۆ دنەدانی ئەو درزە گەورانەی کە لە هەرێمی کوردستانە بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ناسیاسی ئەو ئۆپۆزیسیۆنی کە نابەرپرسانە لە بەغائیشەکە و بێگومان من ناوم سوق ڕەقیق ئەوانەی کە حکوومەتی عێراقی بەردەوام نرخی ئەم مندوبانەی ئێمە لە عێراقا بەرزەکاتەوە و مجاملەیانەکەن بۆ ئەوەی ئەو درزە لە عێراقا گەورەتر بێ هەرێمی کوردستان لە بەرچاوی تاچی عێراقی و تاچی کوردی بکەوێ و بە بەردەوامی لە شکۆی هەرێمی کوردستانە دەن. ئەمە بەشێکی پەیوەندی بە هۆشیاری سیاسی ئێمەوە هەیە کە بەڕاستی هوشیاریەکی سیاسی لاوازمانەیە بەرامبەر بە نەتەوەکەمان لەبری ئەوەی هەوڵمان بدایە هەوڵێکی چڕ و پڕ بۆ ئەوەی هەرێمی کوردستان بە دڵ و ڕۆح و گیان پارێزگاری لێ بکەین بەڵام لە بەرامبەر ئەوە زۆر بە شێوەیەکی با بڵێن لاموبالات ئێمە بەرامبەر بە شکۆی هەرێمی کوردستان یاساکانی هەرێمی کوردستان پەرلەمان و دام و دەستگا و مؤسساتی شەرعی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەسینەوە ئەمەشوەکوتم بەشێکی پەیوەندی بە ناوخۆی هەرێمی کوردستانەوە هەیە بەشەکەشی پەیوەندی باشە بەڕێزاسەوەکو جەنابیشت ئاماژەت پێکرد حکوومەتی هەرێمی کوردستان بەر لە عراقی نێو 2003 حکوومەتێکی بەهێز و قوارێکی بەهێز بوو و هەر لە کابینەکەی سوودانیشتا ئەم حکوومەتە لە دوای ململانێکی توندی تایفی شیعەکانەوە لە هەولێر بڕیاری پێکێنانی لێدرا و بەشێک بوو هەرێمی کوردستان لە یەکلایکردنەوەی ململانەی تایفی و شیعەگەری لەناو عراقدا. ئێستا کە ئەبینین بەم شێوازە هەڵسوکەوت لەگەڵ هەرێمی کوردستان دەکرێت ئایا هەرێم دەبێت چۆن مامەڵە لەگەڵم جۆرە هەوڵانە بکات لە کاتێکدا کەیتر هیچ بڕوا و متمانەیەک بە فدراڵیەت لە عراقدا نەماوە؟ بە بڕوای من هەموو ڕێکەوتنێکی سیاسی و ئایدۆلۆژی بۆ پێکەوەژیان لە عێراقا لە دەرەوەی دەسەڵاتە پەرلەمانی و سیادی و دادیەکانە لە عێراقا خۆمان نەزانین ئەوەی لە عێراقا ئەگوزەرێ ئەو کۆبوونەوانن کە حیزبە دەسەڵاتدارەکان لە عێراقا لە دەرەوەی پەرلەمانە ئەنجامیەدەن بۆیە کورد پێویستە بە حیکمەت و دیالۆگی نیشتیمانی ڕوبەڕووی ئەم پرسە سیاسیانە بێتەوە. ئەمە پرسێکی زۆر گەورە نییە. بۆ نمونە دادگای باڵای فیدراڵی داوای هەڵوەشانەوەی دام و دەستگا و موسەساتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی نەکردووە. ئەڵێ ئەم هەنگاوەی پەرلەمانی کوردستان نادەستوریە. ئەمە بەمە کۆتایی دنیا نییە. ئەمە بەڕاستی بواری دیالۆگ و ئارگۆمنت و مناقەشی جدی هەیە لەگەڵ حکوومەتی عێراقیە. لەبەرەوە ئەبێ هەرێمی کوردستان شێلگیرانە و بە سەبر و تەحەمولی گەورەوە ڕوبەڕووی ئەم قەیرانە بێتەوە کووتم قەیرانێکی گەورە نییە. حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستانە لە ڕێی کەناڵە دیبلۆماسی و سیاسیەکانی خۆیەوە لەگەڵ ئەو پێکێنەرە سەرەکیانەی حکوومەتی عێراقا ئەبێ بکەوێتە گفتوگۆی جدی بە تایبەتی بەرەی چوارچێوەی هەماهەنگی و سوننەکان و حەشدی شەعبی چونکە عێراق ئێستا لەلایەن دەوڵەتی سێبەر دەوڵەتی قوڵی حەشدی شەعبیەوە بەڕێوە ئەبرێ و ئەم بەڕێوەبردنە ڕەنیاوەتەوە لە کابینەکەی بەڕێز محەممەد شیاع سوودانی و پێشتریش ڕەنیا بوویەوە لە کابینەکەی مستەفا کاظمی و پێشتریش عادل عەبدولمەهدی. لەبەرەوە ئەبێ ئێمە باوەڕمان بەوە بێ عێراق هەموو یاسایەک کە لە عێراقا دەرەچێ لە چوارچێوەی کۆت و بەند و جەبرەکانی دەسەڵاتی حەشدی شەعبی ویلایەتی فەقیه و حەوزە و مەرجعیەتی عێراقیە ڕوەیە. بۆیە ئەبێ
حکوومەتی هەرێمی کوردستان دەرچی مەواقیفی شیعەکان بکە لەو منزورەوە بکەوێتە دیالۆگ لەگەڵیانە چونکە گفتوگۆکان بە بنبەست نەگەشتووە ئەبێت ئێمە مامەڵەیەکی عەقڵانی لەگەڵ ئەم جۆرە کێشانە بکەین و دەکە هێواشکەینەوە لەگەڵ حکوومەتی عێراقیە چونکە ئێمە مندوبمانەیە لە حکوومەتی عێراقی سەرک کۆمارمانەیە لە حکوومەتی عێراقی وەزارەتی خارجیمانەیە لە حکوومەتی عێراقی و چەندین پۆستی سیادیمان لە حکوومەتی عێراقیە هەیە ئەمانە ئەبێ بە جددی بکەونە دیالۆگ لەگەڵ حکوومەتی عێراقیە بۆ کۆتایی هێنان بە هەموو ئەو کەیسە سیاسیانەی کە ئێستا لەگەڵ هەرێمی کوردستان بەڕێز ئاسۆ عەبدولەتیف نووسەر و شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس لە سلێمانیەوە لەگەڵ کوردستان 24. سپاس کاکەسو.